بەناوی خوای بەخشندەی میرەبان برایان خوشکانی بەڕێز سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت. ئێمە لە بەرنامەی ڕووناکی ڕێگا لەگەڵتان دەبین لە بابەتێکی تایبەتی تردا لەسەر ئامانج واتە تارگێت کاتێک کار هەنگاوێک دەنی بۆ هەر ئیش و کارێک مرۆڤ پێویستی بەوە هەیە ئامانجێکی هەبێ بۆ بەرەو ئامانجەکەی هەنگاو هەڵبگرێ. ئەگەر مرۆڤ لە ژیانی خۆیدا ئامانجی نەبوو واتە ئەو کارانەی کە دەیکات لە ژیانی ڕۆژانیدا ئەبێ بە هەندێک کار کە بەڕاستی خۆی ناتوانێت سوودی لێ ببینەوە یاخود ناتوانێت بەرەو ئەو هەدەفەی و ئامانجی کە هەیە بڕوات. بۆ ئەم بابەتە میوانداری زۆر بەڕێز دکتۆر بەختیار تاڵەبانی ئەەکەین. کاک دکتۆر زۆر خۆشحاڵ بین بەخێر بی. زۆر سپاس بۆ بەڕێزت و ڕێز و خۆشەویستی بۆ بینەرە عزیزەکان. بەڕێزتان ئەبینین کە بە چالاکیێکی زۆرەوە بە تاقە و توانایەکی زۆرەوە لە بەریتانیا دەورێکی باشتان هەیە. پێما بێ ئەمڕۆژ لە ڕۆژەکانی تر زیاتر ماندوو بوون و ئێمە پێمان خۆش بوو کە لە خزمەت تابین. ئەلبەتە هەموو کارێک ئامانجێکی هەیە. ئێمە ئەمانەوەی لێرە بپرسین ئایا ئامانج بەس فکرە و بۆ چوونەوە یاخود ئامڕازێکی بۆ گەیشتن بە ئامانج؟ سواز بۆ بەڕێزت کاتێک کە دیتە وڵاتی بەریتانیا ئەتوانم بڵێم لە مەتارەوە تا ئەو دقیقە لە مەتار بەجێ دەیەڵین شتێک هەیە کە بۆتە بەشێک لە ژیانی خەڵک بریتە لە گوگل ماپ. ئەگەر دیقەتت دابێ گوگل ماپ ئەتوانم بڵێم گەشتمەتەوە قەناعەتی مرۆڤیش هەبێ گوگل ماپی ژیانی هەبێ. لە گوگل ماپە یەکسەری بڕیار ئەدەی تۆ لە چی نقطەیەکی چکەگە تۆ نەزانی لە کوای و لە چیایی و توانە و تاقەی تۆ چییە و لە چی نقطەیەکا وەستاوی ناتوانانی ئینتلاق بکەیت. دوو لە گوگل ماپە ئەگەر جەنابەت بەکارێت وێ نابێت دڵنیان بەکارێنی ئاخر نقطە دەنووسیت کاتە دەبێت بزانی بۆ ئاخر نقطە بۆ چێدی. ئایا بۆ پارە دەچیت، ئایا بۆ دنیا دەچیت، ئایا بۆ قیامەت دەچیت، ئایا بۆ قەبر دەچیت، ئایا دەتەوێت بۆ بەهەشت بچیت کاتۆش خاڵێکی تر کە زۆر گرنگ و مویمە. خاڵی سێم گوگل پاپەکەی مستەر چارلسی ئەوە شتێکی زۆر جوانی ئەوش ئەوەیە ڕێگەوبانت هەمووی پیشانەدا تەنانەت ڕچکەکانت پیشانەدا کەمە ئامانج ئەمەیشێ لە خاڵە زۆر گرنگ و مویمەکانە پێت دەڵێت ئەم ئامانجەی تۆ ئایا قەڵەباڵغیە، ئایا چۆڵەوانیە، ئایا دەگەیتە ناو درک و داڵ و قەڵەباڵغی فلان، ئایا دەگەیتە هەندێک شوێن ئیزدیحامە یان نا. خاڵی چوارەم گوگل ماپ من گەشتمەتەوە قەناعەتە و سێری دەستی ئێوەم کردووە لە کاتی لێخوڕینە هەموو علامەت و هەموو تەنبیهەکانی ڕێگەت پێ دەڵێ لەمەیە ترافیک لایتە دەبێت بوەستی، لێرەیە دەبێت خاوی کەیتەوە، لێرە دەبێت سەریعی کەی، لێرە دەبێت کامەری تێدایە کەواتە تەشبیه نەبێت وەکو گوگل ماپ ژیانیش بەڕاستی مرۆڤ بۆی بتوانێت سەرکەوتو بێت دەبێت ئامانجی هەبێت بزانێت لە کوێوە دێت بۆ کوێوە دەچێت بە چی ڕێگایەکە دەچێت و چۆن ئەم ڕێگای دەبڕێت و بە چی سورعەتێک دەچێت و چۆن دەتوانێت بگاتە ئەم نقطەیە کە من زۆر جار ئاگام لێ بووە بۆی بگەن بە هەدەفێک سێرەکەی ئەمە زۆر دوورە بە 2 ساعت 3 ساعت پێ دێ ڕێگایەکی تر و شێوازێکی تری سەلامەت بەکارێنی بەڵام تۆز ڕێگاکەت بۆ کورتەکاتەکاتە دانانی ئامانج بزڵبت ئەو خەریتەیە ئەو گوگل ماپەیە کە ئێوە بەکاری هێنن بەڵام بە شێوازێکی زۆر تەندروست بۆی بتوانانی ژیانی پێ بەڕێکەی. بەڵام کاک دکتۆر ئەبینین کە تاقەیەکی زۆر لە وڵاتی خۆمان سەفەریان کردو کۆچیان کردو بۆ هەندەران بە وڵاتانی دەرەوە. ئایا ئەوان نەبوونی ئامانج وای لێکردون یاخود بارودۆخ و ژیانی خەڵک لە کوردستانەوە بۆ شێوەی خراپە کە خەڵک لی هەڵدێ یاخود کە خەڵک کۆچەکە بۆ ئەم وڵاتانێکی ئەمەیتی ئاژین و یاخود ئامانجێکیان هەیە ئانێ بەرەو ئامانجەکەیان ئیلا لە شوێنێکی تر دەسیانەکە وەکو ئەم وڵاتە ئەوروپیانە کە ئێستا خەڵکێکی زۆر ئەتوانم بڵێن کە جیلێکی زۆری گەنجان هاتوون کە تاقە وزەی ئەو کۆمەڵگەیە. ئەم گەنجە ئەزیزانە کە هەموو ئەزیزی ئەمن زۆرمان خۆشەوێ لە بێ تااقەتی و لە ناڕەحەتی و لە بێ ئیشی و لە بێکاری هاتوون. هیوا هەیە بەڕاستی نەهەقشی نییە 2 ساڵە 3 ساڵە زانکۆپی مانگای تەواو کردووە بێتاقەتێک و ناڕەحەتێکی زۆر زۆری هەیە و ڕەنگە قەرز و قۆڵێکی زۆریشی کەوتی بێتە سەر هەتاکو گەشتۆتە وڵاتە و خۆش و مشکلەکەش لەوایە کە قاچە خاتە سەر وڵاتە هێشتاکە بەرچاوڕوون نییە. ئایا بۆ 3 ساڵ بۆ 6 ساڵ بۆ 10 ساڵ چەندێکی تروای لێدە فری و سەربەست بی و کە بتوانانی ئیش و کار و ژیان و سەفەر و معاملات و هەڵسوکەوت و گەڕانەوە بۆ وڵات و مەملەکەتی خۆی بکە. بۆیە هەموو ئەمانە سترێس دروستەکە، هەموو ئەمانە بێتاقەتی و ناڕەحەتی دروستەکە کە لە دەروونناسیە زۆر قسە لەسەر ئەوە دەکرێت کە بوونی سترێس بوونی قەلەقی بوونی بێتاقەتی وا لێ دەکات کەمتر بیرکەیتەوە وات لێ دەکات درەنگتر بڕیار بدەیت وا لێ دەکات تووشی هەڵە بیت وا لێ دەکات. ئەمە پێویستی بەوەیە کە هەم خۆی هەم چواردەورەکەی هەم ئیستیشارەکردنیش بە هەموومانە بتوانین هەنگاو بە هەنگاو پێی بڵین. ئێمە قسەمان بۆ گەنجە جوانیان ئەزیزەکەم بەشێکی خۆی
کە تۆ لە وڵاتێکەوە هاتووی لەواتشی ئەو وڵاتە بێ ئامانج و بێ بەرنامە بووە بۆیە ئەو وڵاتی خۆمان ئاوای تۆ ناکرێت تۆش بۆ وڵاتێکی بچوو کراوی خۆتە بە هەمان شێوەبی ئێمە گلەی لە هەندێک دەسەڵات و لە هەندێک خەڵکی کار بەدەست دەکەین دەڵێن ئامانجیان نەبوو و پلانیان نەبوو و پرۆگرامیان نەبوو بۆی ئەو خەڵکیان والیاتەوە دەی تۆش بۆ خۆت بۆ ژیانی خۆت وابی لەوێ لە دەستی خەڵک ڕاتکردووە لێرەش بچی بۆ جگەرەوە بچی بۆ نێرگەلەوە بچی بۆ مەشروب و بچی بۆ حەپ و بچی بۆ هەندێک کاری ڕەش و کە ڕەنگە هەم دنیا و هەم قیامەت لە دەست دەکەواتە ئەمە بەڕاستی بە فیڕۆدانی ئاوات و ئامانجەکەی هەم دنیا و هەم قیامەتە و ڕەنگە نەتوانی سەرکەوتوی بۆیە باشتر وایە چاکتر چکۆ سەر ڕەنگە بەڕێزێک بڵێ کاکتۆر ئەم برادرە لە تێری قساکەن و شەبەکەیان فولەوانە نا ڕەنگە منیش هەز بە معانەتە دەکەم بەس دەی خۆت نایزانی شارە بە خەڵکێکی سەرکەوتوو بکەیت شارە بە خەڵکێکی 10 ساڵ پێش خۆت بکە بەلایانی کەمەوە خەڵکێکەیە پێش تۆ دەدانە ساڵ هاتوو بە کۆمەڵی هەڵی بینی و کۆمەڵێ بێتاقەتی و ناڕەحەتی بینی و مێڵ ئەو هەڵە و کەم تەرخەمیانی کە ئەوان کردویانە بەسەر تویا بێ بۆی بتوانانی بە زووترین کات بگەی بە ئامانجە حەقیقیەکانی خۆت کە لە ژیانە بەتەمەیت. بەڵێ کاکتۆر پرسیارێکتر هەر لەسەر ئەو گەنجانەی کە دێن لەوانەیە هەندێکیان ئامانجێکیان هەبوو بۆ خۆیان کە ڕویان لە هەندەران کردووە زیاتر لەوانەیە پاڵنەرێکی مادی بوو بۆی کە بێن بارودۆخ و گوزارانی خۆیان باشترکەن بەڵام لێرە ئەتوانین بڵێن ڕێگەکان لێ تێکەچێت ینی بەداخۆ ێستا گەنجمان هەیە لە وڵاتەیە لە ئوتێلەکانە تووشی ئیشی قاچاغ بووە هەیە ئەم وڵاتی بەجێڵاو هەیە ڕێپی ئافرەتی کردووە کە دژی هەموو یاسایەکی ئەم وڵاتەیە ینی کۆمەڵێک گەنج بەداخەوە کە ئەتوانم بڵێم یا ئامانجیانەوە یاخود ئامانجەکە ڕێیەکان لێ تێکچوە ئێستا بەرەو تێربوونی حەزی نەفسیە ڕۆن ینی لەو حاڵەتە کەوتوتە جۆری ئامانجەکە ئەگەر جۆری ئامانجەکە تەنها مەنی بێت دەست بۆ هەموو شتێکە بات ومێ دەکەم گەنجەکان ڕاستە ئێستاڵێ باب ئەی درێژگە لە پارە بۆچی هاتون خۆ بۆ کەیف و سەڵتەنەت و سەرچۆپی نهاتون بەڵام بەشێکی ئامانج ئەوە بێ کە ژیانی خۆی خۆشکە بەڵام ژیان خۆشی دنیا و قیامەتیشە ژیان خۆشی حەڵاڵ و حرامیشە بێت ژیان خۆشی ئەبێ حسابێ بۆ ژن و ماڵ و عایدەش بکە ژیان خۆشی ئەبێ حسابێ بۆ لە ساغ و تەندروستی خۆی بکە ژیان خۆشی دەبێ حسابی ئەوەش بکەی کاتێکە تۆ مادە و تلیاک و حەپ و بەزم و ڕەزم دەفرۆشی پارەت دەستەکەی بەڵام ژیانێکی تر تێکە دەی تۆ پارە دەنیتە گیرفانتەوە بەڵام گیرفانێکی تر بەتاڵەکەی تۆ جەوت هەیە و شەبەکەت فول و سیاری آخر مۆدێلەکەی بەڵام ماڵێکی تر وێرانەکەیت و ژنێکی بە تەلاقە دەیت و پیاوێک ماڵ وێرانەکەیت و منداڵێکی وێرانەکەی بۆیە زۆر گرنگ و مویمە کە بەرنامەکە جەناب لەسەر ئامانجەوەیە کە ئامانج باقی چێکە باسە چاوێکی دارایی پیداکردن دێ و زۆر نۆرمەڵ و هەمووشمان یانەوە نەبێ منش بڵێن بیا منەت بم لە پارە تۆ فڵان هەمومان هەوڵە دەین مەعیشەتێک و ژیانی گوزرانی خۆمان بەڵام شێوازی بەدەستهێنانەکەی جارێکم نابێ پەلە بکەن کە زۆرە لە گەنجەکانمان ئەوەی لە 5-6 ساڵێکە ئاوا لە خودەوەرانی خۆی بکە و سیاری هەبێ و ژنی هەبێ و لە سینگڵی نەجاتی بێ و جواز و ئیقامەکەش بنێتە گیرفان و بڕوا پیاسەیەکی کوردستان بکە و ئەوە فەڕەیەکش دێبدا لە جادەی ئۆرزیەکە و تەرتیبات کەمە بەڕاستی هەڵەیەکی گەورێ ڕەنگە هەری چێک لێەوە کە معاناتانی کاکە بە 10 ساڵ 5 ساڵ گەشتومەتەوە هیوایاڵە بە 20 ساڵ من گەشتومەتەوە بۆیە پەلەکردن وای دەدێت دەسەبات بۆ هەندی حاڵت کە خۆت چاکە زانی کە جاروان مقۆی ناو گەنجەکان کاکە فڵان ئیش بکەی بە 10 ساڵش ناگەی بە نانی خۆت وەرە ئەمە بکە بە 3 ساڵ حسابی خۆت نازانی بەس نازانی ئەم ئایا ئەمە حرامە یان حەڵاڵە ئیسشاری نەکردووە پرسیاری نەکردووە ئایا ڕیوای تێدەکەوێت ئایا مەسەلەی گوناح و تاوانی تێدەکەوێت خۆت نایزانی تەجروبەیەکی چواردە وەرگری گرنگە بۆیە ئامانج زۆر خراپە یانێ بۆ گەنجەکان دیسان ئەڵێن ئێمە نەهاتوین هەڵیان بەخەڵەتین بە بەرنامە بڵێن ئامانجت دارایی و ماڵ نەبە چکە ژیان و گوزران و ژن و مناڵ و هەموو پێویستی بەسەر چاوی دارە بەڵام ئامانجەکە تەنها لە پارە و لە مارک و لە سەرکەچەڵەکەی ئەمریکیەکەی ببینیتەوە زۆر مشکلێ بەڵام ئەگەر ئامانجەکە مەعیشەتێکی باش و سەربەرزانە بێت ئەو وەختەشتی تریشی تێدەکات وە حسابێکی دنیا حسابێکی قیامەت دەکاوە تەسەورەکەم لە خەتەکەی لانە یعنی عینەن وەکو گوگل ماپەکەیە تۆ هەر بتێ بڵێ با بگەم بە بۆنە مانچستەر کاکە خۆتە دەی بە بەڵایەکە 12 خاڵەکەی وەکۆڵێت ئیجازی سایقەکە 3 خاڵ نەیتەبانی لە کامێرە ئەدەی نابێت دەبێ هێواشی واش بزانانی چۆن بەم خەتیا دەچی هەتانانەت زۆر جارێ من لە گوگل ماپە جارێ ساقێکم لەگەڵم کاکە تۆزە درەنگتر بگەین باشتر لەوەی کە 2 خاڵ لە بۆ نمونە لە هەویەکەت بڕوە لەینەکەت لە ئیجازەکەت بڕوە یان بدەی لە کامێرەیەک و زەرە لێ بکەی کاتە ئەمە بەڕاستی زۆر جار ئێمە خۆت چاکە زانی کامێری سەر جادە هەر زۆر جار زەریبێکی مادی وانە بەڵام هەندێک کامێرەی خوایی هەیە و قیامەتی هەیە کە قەناعەتم وایە بە ئاسانی ناتوانین لێی دەرچیت وە ڕەنگە زۆر لەسەرت بکەوێت. بەڵێ واتە پەلەکردن زۆر جار لە ئامانجەکە لامانەدا ئەوە پرسیارێک ویستوان بکەین بەڵام جەنابەت وەڵامەکەدا پێشەی پرسیارەکە بکەین. کاک دکتۆر ئامانجی هەندێک خەڵک کاتێک کە هاوسەرگیریەکەن ممکنە ینی ئامانجەکەیان ئەوە نەبوو بێ کە خێزانێک دروستکەن یاخود نەوەیەک بخەنەوە کە ئەم نەوەیە
بەهرەمەند بێ سوودمەند بێ بۆ بەشەریەت زۆر جار هاوسەرگیریەک لێ بەڵام هاوسەرگیریەکان تا ڕادەیەک سەرکەوتوو نابن. ئایا ئەمە هات پەیوەندی بۆ یەکە بەبێ ئامانج کە هاوسەرگیریان کردو یاخود تێنەگەیشتن و نەگونجانە لە بینی ژنەکە شوێنی تایپی گۆڵەکەیە یعنی جۆری ئامانجەکە لەگەڵ ڕێزمە بۆ ئەو گەنج ئازیزانم ئەگەر جۆری ئامانجەکە بۆ ژنێنە تەنها تێرکردنێکی توانای سێکسی بێت ئەو مشکلێ بەڵام وەکو مسلمانێک ڕەبتی کا بە دنیاوە ڕەبتی کا بە نیوەی قیامەتەوە ڕەبتی کا بە مناڵخستنەوە ڕەبتی کا بە ئەولادی ساڵحەوە ڕەبتی کا بۆی کە دایک و باوکم زۆڕێتێکی خۆیان ببین ڕەبتی کا بۆی کە خێزان و خانەوادەم هەمێ بۆی پیاوەتی بکەم و هاوکاری چواردەور بکەم و نان بدەم و تەرتیبات و دیوەخانێکی باش و چاکم و خزمەتی خەڵکم ڕەبتی کا بۆی کە کەسێک هەبێ هاوکارم بێ و کۆڵی ئیستیشاری لەگەڵا بکەم ڕەبتی کا بۆی کە دڵی ماڵ و خانەوادەیەک خۆش و باش و چاک بکەم کاتە بە هەموو ئەمانە من دڵنیام ئینشاڵڵا ئەتوانێت بگاتە نەتیجە بەڵام دیسان دەڵێن بەدەستێنانی گەنج ئافرەتێک لە بەرەوەی جوانە یان بەدەستێنانی بوارە سێکسێکە یان بەدەستێنانی بۆ نمونە بەس شتە نەفسی و شەهوانەکە من قەناعەتم دوای ماوەی بێزارم بکە خۆت ئەو حاڵەتان تا زۆر بینیوە کچەکەیە کوڕەکەی مانگی 2 مانگ 3 مانگ 4 مانگ وەکو کەف و کوڵێک هۆرمۆناتە دامرکێتەوە و لە یەک بێزارە بن و دوای سری ماوەیەک گەڕێ وڵایی دڵم بۆی ناجوڵێ بە شەرتێکە جاروای 2-3 ساڵ خەریکی نامە و قلێبلی و بەزم و ڕزم دەگەڕێ بۆ ئەگەر ئامانجێکی گەورەترە بێ من قەناعەتم وایە بەدێژایی تەمەنێک پێکەوە دەبن و دەتوانن زۆر ئاوات و ئامانجی یەکتریش بۆ یەکتری بێن نەدی و هەم زەواجێکی دنیایی بێت هەم زەواجێکش بێ بۆ قیامەت ئینشاءڵڵا. ئەو جیلێکی ئێمە لە ساڵی 2000ەکان و هاتوین ئەبینین کە ئێستا منداڵەکانمان لە گەورەبووندان لەوان کە پێ بگەن و بچنە ماڵحاڵی خۆیان و هاوسەرگیری بکەن لە چەند ساڵی داهاتووە قەناعەتم کە مجتەمەعێکی تازە جیلێکی تازە دروست ببێ لەناو ئەم مجتەمەعی کە ئێمە تیاژین لە بەریتانیا بە بۆچوونی بەڕێستان بە تێگەیشتنی بەڕێستان ئامانجی سەرکەوتو یاخود هەوڵی سەرکەوتو بۆ دەستگرتن بەو جیلە تازەوە کە بە پەروەردەیەکی ئاینی و ئەخلاقی جوان بچنە ماڵحاڵی خۆیان و دابمەزرێن چییە؟ والله جا من ئەمڕۆژ لە محاضرەیەکە باسم کرد زۆر گرنگە دایک و باوک بزانێت چۆن ئیداری ئەم منداڵ و خێزان و خانوادە بۆ چۆ دەیان بات ئەمە کاروانێکە سیارەیەکە کۆمەڵی نەفرت لەگەڵایە تۆ ڕۆڵی قیادە دەبیت دەبێ بزانیت چۆن دەیانگەین دەبێ بزانانی بە چی ڕێگایەکە دابێت دەبێ بزانین لە ڕێگات چیان بۆ باز دەکەیت دەبێ بزانانی ئەو شوێنی کە بۆیان دەبێت بە چی شێوازێک لەلایەن خۆشەویست و ئاسوودە دەکەیت ئەگەر دیسانەوە وەکو پێشترش ئاماژەمان کرد باوکێک کە قیادەی ماڵ و خێزانەکات سەری زمان و بنی زمانی پارە بێ ئەوی پارەی پێ نەبێ خەڵک بە پیاوی نازانی ئەوی پارەی نەبێ و خەڵک بە فڵانی نازانی هەمیشە ئەم جۆرە قسانە بوو دێتەوە من قەناعەتم وایە مناڵێکی پولەکی دروست دەبێت کچ و کوڕێکی پولەکی دەرەچێت و دوای ماوەیەکی تر بەڕاستی کە چوونە ماڵ و حاڵی خۆشیان ڕەنگە حسابێ بۆ دایک و باوک نەکەن بۆیە دایک و باوکێک ئیش لەسەر مزگەوت بکات ئیش لەسەر پەروەردە بکات ئیش لەسەر دەرز و دەور بکات ئیش لەسەر قورئان و تەحفیظ بکات ئیش لەسەر دنیا بکات ئیش لەسەر قیامەت بکات ئیش لەسەر خێر و چاکە بکات ئیش لەسەر یارمەتی هاوکاری چواردەور و ئەوانە بدات من قەناعەتم وایە منداڵەکان شێواش دێتە سەرسکە یعنی ئەمڕۆ لەو محاضرەیە باسی ئەومان کرد کە تۆ گرنگە دەیان جار منداڵەکەی خۆت لە هەندێک پرۆژەی خێریە بەشداریت پێ کردوێ لە هەندێک دەرز و دەور و سەردان و چارەکیە بە دڵنیایی منداڵەکە دەچێتە سەرسکەی خۆت باش و چاکە بەڵام منداڵ تابەتی لەم وڵاتەیە زۆر تێکەڵاوی دنیا دەبێت مۆبایل و ئایپاد و سۆشیال میدیا و مەکتەب و جە و بۆ کۆڵێت ڕەفاهێت ئەگەر تۆ هەندێک جانێکیتە جە و بارودۆخێکەوە ڕەنگە زوو بێتاقەت و ناڕەحەت بێ و ڕەنگە لە کاروانەکەش لەگەڵتانێ بۆیە دانانی ئامانجێک بۆ خێزان و خانەوادە کە بۆ چۆ دەچین و بەتەمای ئەم خێزانە ئەم کاروانە بەرەوەی چۆ بەرین زۆر گرنگە کە ئەم قیادێش بەڕاستی پیاو دەیکات زۆر گرنگە کە من لێرەیە ئەو گلەیەم هەیە زۆر جار پیاو ڕۆڵی پەیداکردنی پارە ئەبینێت کەمە باشە چاکە بەس نابێت زیمامی ئوموریش بەردات لەگەڵ خێزانی یعنی من دەیان ئافرەت هەیە لەم شارەیە لە کۆڕ و سیمینارەکان گلەیەوە کاڵت پێمی وتووە من پارە پێیاکەم تۆ شاود لە مناڵەکان بێ کەمە هەڵەیەکی گەورەیە بەڕاستی زۆر شت هەیە لە کچ و کوڕەکانمانەوە لە باوکی وەرەگرن لە خاڵ وەرەگرن لە مام وەرەگرن بۆیە باوک نابێ ئەو ڕۆڵە بفۆتێنێ لە ماڵە ڕۆڵی قیادی ڕۆڵی سەرکردەبوون ڕۆڵی باشترکردن و چاکترکردن ڕۆڵی کەرەم و کۆمەڵایەتی بوون زۆر جار باوک ئەتوانێت بۆ منداڵی دروستکە ڕەنگە دایکی بەڕێز نەتوانێت ئەو ڕۆڵانی بۆ دروستکە بەڵواتە لە خێزاندا چون بەرەو ئامانجەکە یەکلایەنە نییە بێ هەردوو لە هاوسەرەکان هەم ژن هەم پیاو هەم منداڵ کار بکەن و هاو کۆڵێت هاو ئامانج و هاو ڕێباز و هاو بیر و بۆ چون بن و جیاواز نەبن و هەریەکەی لە دۆڵێ بێت من قەناعەتم وایە بەرەبەرە منداڵەکانش دێتە ژەڕ کێفی خوان و دەتوانن کاریگەریشی باشیان لەسەر بکەن گرنگە کە ژن و پیاوش ئەدای حەقیە بکەن بەرامبەر بە یەکتری لەو کاتە خێزانێکی ئاسوودە دروستە بێ بەڵێ کاک دکتۆر چەندە گرنگە مرۆڤ لە ئیشوکارەکانی ژیانی ڕۆژانەیە یاخود هەنگاونان بەرەو ئامانج گەشتبینی هەبێ لە ژیانی ڕۆژانە ئەبینین جاریوا گەنجێکە بینی تەمەنی 20 ساڵە ئەڵێ کاکە من دوو ئەکەوتوم ژیانە فەوتا من تازە پێی ناگەم
ئەم ڕۆژبینێ چەندە زەرەر لە بەرەوچوون بە ئامانجەکە ئەگەینە و یاخود گەشتبینی بە پێشەوانەوە چەندە بەرەو پێشەوەمانە بات. شێوازی بیرکردنەوەی کە لە دەروناسی ئێمە خوێندومانە و لە توپ خوێندومانە شێوازی بیرکردنەوە زۆر گرنگە بۆ مرۆڤەکە. شێوازی بیرکردنەوەی پۆزتیڤانە و دوورکەوتنەوە لە نێگەتیڤانە و گەشتبینانە و بوونی ئەمەلێک زۆر هۆکارە بۆی کە ئایدیای جوانت بۆ بێ بڕیاری جوان بدەیت چارەسەری کێشەکانت زۆر بێ. ئێمە دوای چەندین ساڵ لە تۆپ اینجا زانیمان هەموو ئەم قسانەی کە علم النفس ئێستا دێڵێ مطابقا لەگەڵ فەرمودەکەی ئەنا عند ظنی عەبدی بی بە جۆری گومانی توێ چۆن گومانە بێ بەخوای گەورە یعنی ئەوەی کە لە فەرمودەکەی دەڵێ بستڵ ئێستا مطابق لە علم النفس تەنانەت ئێستا بۆ شێرپەنجەش ئێمە ئەم قسەی دەڵێن یعنی بەدایکەکە بە خوشکە بەڕێزەکانڵێن گومان مەبە بڵێ چاک نابوو چکە بە گومانە بردنی تۆ ئینتەرفیرۆن و ئینتەرلیوکین و کۆمەڵێ مادە هەیە کە لە بۆ شێرپەنجە زۆر گرنگ بوو دابەزیێ ڕێژەکەی بەرز نابێ YBC ئەگۆڕێ مەناعە دابەزێت تیسێڵ تیلیمفۆسایت و بیلیمفۆسایت کە ڕەنگە ئەزیزانی لە تۆ بابنیانی ئەمانە کۆمەڵیە جەنگاوەرن کە ڕۆڵی گرنگە بینی لە مەناعەیە هەر بە نەبوونی ئەمەلێک و ڕەشبینی تۆ ڕەنگە ئەمانە ڕێژەکەی دابەزی و نتوانێت ڕۆڵ و کاریگەریکی باوی عینەن ڕۆڵی قیادا بینە تۆ دیقەت بدە یەکێک بەرەو شەڕێگە ڕۆ هەر سەرکردەکەم لە بەخوا چەند سەیرەکەم ئەیدۆڕێنین بەس با بڕۆین من دڵنیام کەس نایە یعنی مەگە جوندیەک زۆر نەکبەت بێت بڕات ئەم شەڕی بۆ بکە بۆیە بزەبت لاشە ژوایان کەوتو سەر ئەوەی کە تا چەند ئەم مێشکە کە ڕۆڵێکی قیادی گرنگە بینێت تا چەند ئەم مێشکە ئیعازی زۆر باش و چاکەدا بە ئەندامەکان و ئەم ئەندامەکانیش بە قوت و بەهێز دەبێت و دەتوانێت بربەرەکانی هەموو هەنگاوەکانی ژیان بکات. شت زۆر ماوە باسین کاک دکتۆر بەڵام دوهەمی پرسیارمان بۆ بەڕێزت ئامۆژگاری بەڕێزت بۆ تاکی گەنجی کوردی خۆمان لەم وڵاتەوە بۆ خێزانە بەڕێزەکان چییە؟ توانم بڵێم نزیکی دووەم جارێکە سەردانێکی ئێرە دەکەم خاڵ یەکەم زمان زۆر گرنگ گەنجە جوانەڵم سەیری ئێمە مەکەن کاکەمە لە کوردستانە گەنگزیەکەشمان باش نێ بەس تۆ لە وڵاتێکای 80 ملیۆنی تێدایە هەڵسانت دانیشتنت بڕۆ وەرە ئینپوتت ئاوتپوتت فلانت بازارت کەەوە خراپە یان 10 ساڵ 5 ساڵ 20 ساڵ گەنجە بینی لەم وڵاتیاویان بەڕێزی وابینی کاتە خێکەم زمانەکە زۆر گرنگ و میمە دووەم دەستە جەمیعەکە زۆر گرنگ ینی مەڕ پەر بووەوە و بڵاوی لێکرد چانسی خواردنی زۆر زۆرە بۆیە هەتا نزیک بێت لە دەست و جەمع و لە مزگەوت و لە کۆڕ و لە سیمینار و لە چالاکی و لە بەشداریەکان و لەوای کەەوە بۆ خۆی خاڵێکی زۆر گرنگ خاڵی سێم خێزان نێڕین هەڵوەشێتەوە هەرەکەی فێری ئەم بەزەبوون هەرەکەی کارتی خۆی پێ و هەرەکەی حساب بانقی خۆی هەیە و هەرەکەی بڕیاری خۆی ئەدا و هەرەکەی بەلایەکە بە کوێخایەکە ئەچێت خناتم وایە ئەمە زۆر باش نییە پێکەوە دارایی و ماڵ و ژیان و سەفەر پێکەوە بێت خێزانانە باشتر و چاکتر خاڵی چوارەم دانەبڕان لە کوردستان زۆر گرنگ چکە ئەو کولتورە زۆر گرنگە کولتوری و کورد و کوردستان و ژیان و گوزەران و ئەوە و مام و خاڵ و خزم و کەسوکار ئەو گرنگ و مویمەیان تۆ سیقەی نییە مناڵە دوای 15 ساڵی تر بۆ نمونە حسابت بۆ دەکات حسابی بۆ کورد و کوردستان دەکات یان نایان و کۆڵەوەی هەر بۆ نەبەجێت بێڵە بۆ ئەوەش خاڵێکی گرنگە خاڵی پێنجەم و کۆتایی کە زۆر لام گرنگ و مویمە ئەو خێزان و خانوادانی کە لێرەن ڕەنگە ئێوەش ئەو بزانن دەبێت بەڕاستی وەکو کوردستان نییە بڵێ لەم سەر بۆ سەرچی کاسبیەکەم حەڵاڵ یانی پێم وایە لێرە زۆر دەبێت ئاگدار بیت لە کارتەکەی گیرفانتەوە لەوەچی ڕێبایتیا بێت فلانی تێدا بێت هەتا ئەو خواردنەگەی کە دەرچیت هەتا ئەو تعاملەی کە دەیکەی زۆر گرنگیانی شەکەتان تۆزێ قورسە ئاوا لێکێ دەیتەوە بۆ من باسێکەڵم ئەرەوەڵا بخواموویمە منش بەشداریەکەم بەس دوای کەیکێکی تر بێت بازەکە با بە مە ڕیبای تێدای بۆیە لێکدانەوە من قەناعەتم وایە هەر دنیانە حسابێک قیامەتیش بکەین شتێکی زۆر باش و چاکە و کەوێ دەکەین خوای گەورە هەموو خێزان و خانوادەکان پارێزی اللهم آمین خوای گەورە پاداش بە دەکاری تۆ زۆر سپاس بۆ جەنابی دکتۆر بەختیار تاڵەبانی کە ئێمە سوودمان لە قسەکانی وەرگرت ئومێد دەکەم کە سوودێکمان بە ئێوەش گەیاندە بێ بە ئومێدی ئەوی بە گەشتبینیەوە هەمووتان بەیەکەوە هەمومان هەنگاو هەڵگرین یاخود بڕۆین بەرەو ئامانجەکان و بگەین بە ئامانجی خێری خۆمان هەتا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ